دیمەنی پرۆژەی ئاوی سروشتی قولەی ڕانیەیە لە دوو کاتی جیاوازدا. دیمەنی یەکەم هاوینی ڕابردووە کە مەترسی وشکبوونی تەواوی لەسەر بوو. ئەوەی دیکەش دیمەنی ئێستای قولەیە، ئاوەکەی ژیاوەتەوە و بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە. ئەم هاوڵاتیە بەتەمەنە دەڵێت ئاوی قولە ئاوێکی سازگار و پاکە، لە تەمەنی خۆمدا نەمبینیوە وەک هاوینی ڕابردوو کەم بکات. ڕەحمەتی خوای ئەگەر بێت بەدەست من و تۆ نییە. ڕەحمەتی خوای باریوە چاک باریەوە ئینشەڵڵا ئاوی هەموو گوتکانی ئاوەکان دەژێنەوە. 3 ساڵە ئەو ئاوی قولەی کەمی کردووە، بەڵام هیچ 4 ساڵێکی وەک لەوەتی ئەمن ژیانم هەیە وەک ئەو ساڵم نەدیتووە. ئەو ساڵ زۆر کەمی کردبوو، بەس حەوزەکانی مەترسی و شکبوونی هەبوو، بەڵام الحەمدوللیلا بارانە تەعویزی دەکاتەوە ئینشەڵڵا. مەڵێ ئێستا زیادی کردووە. ئەرە وەڵا زیادی کردووە، چونکە هەموو کانیاوەکانی دەور و پشتی ڕانێش ژیاونەتەوە. وەڵا ئاوێکی خۆشە، ئاوێکی سازگارە، ئاوی سازگارە، ئاوێکی تەبحەن ئاوی کوێستانەکانە، ئاوی ژێزەوی کوێستانەکانە دێت. بەڵێ ساڵانی دیکە کەمی کردووە، نازانم بکردنەوە چ ساڵێکە، بەس کەمی کردووە، بەڵام 1 ساڵی وەتی ئەمن ئاوەکو ئەو هاوینەی کەمی نەکردو. مەترسی وشکبوونی هەبوو؟ ئارە وەڵام مەترسی هەبوو، خەڵک زۆر دەترسا. گەلێ بیری ئیشک بووە، بیری لە سەروی 6 مەتری 50 مەتری ئەوانە ئیش بوون. لێپرسراوی ئاوی قولەی ڕانیە دەڵێت ئاوەکە لە 65 ئاوی خواردنەوەی ماڵانی ڕانیە دابین دەکات. ئەو دەژڵێت چاوەڕێی دابینکردنی بودجەین تاکو و پرۆژەی ئاوی دەربەند تەواو بکەین و ئەو فشارە زۆرە لەسەر ئاوی قولە کەم بکەینەوە. دیارە ئەو شەپۆلە بارانبارینەی کە سنووری ناوچەکە و هەرێمی کوردستانی گرتەوە دیارە تاسیری کردێت سەر سەرچاوی قولە و لە ئێستادا سەرچاوەکەمان ئاوەکەی دیارە زیادی کردووە. سەرچاوی قولە بڵێنێک کرد سەرچاوە سازیەکانی ناوشایی ڕانیە کە لە 60 بۆ 65 ئاوی ناوشایی ڕانیە دابین دەکات. 35ەکەی کە ئەومان خسۆتە سەر بیرەکان. بیرمان لەوە کردوانێک کە سەرچاوی ئاوی قولە پرۆژەی ئاوی دەربەند کە یەکە لە پرۆژە استراتیجیەکان تەواو بکرێت. دووش سەرچاوی کانی قولەی دەربەندی، ئەویش یەکێک بوو لە بەرنامەکانمان کە ئاوەکە ڕاکێشی بۆ ناو شای ڕانیە و بۆی بتوانین بەسەر ئەو شکە ساڵیە زاڵ بین. ئێمە چاوەڕێی بڵین دابینکردنی بودجەین دەناوەکو پلان و بەرنامەی ئێمە هەمومان حازر و ئامادەیە. هاوینی ڕابردوو ئاوی قولەی ڕانیە مەترسی وشکبوونی لەسەر بوو، بەڵام لە ئێستادا سوپاس بۆ خوای گەورە دوای بارینی ڕێژەیەکی زۆر باران ئاوی قولەی ڕانیە ژیاوەتەوە و بە ڕێژەیەکی زۆر زیادی کردووە. ئاوی قولەی ڕانیە ئاوێکی سازگار و پاکە، لە 65 بۆ 70 ئاوی خواردنەوەی قەزای ڕانیە دابین دەکات. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیە.